ولی تماشاوان نجای دیو بگمان پیش هاته که نشکی با کل بغداد رو ده هریشن امریکا و کشتنا دو مزن سرکدن گروپین چکداریان عراق پرس غازی حسن شروع کاری سیاسی جمنی سوتا لامریکا گلمه پرس غازی دماتا باش به ایدیو پیش هاته لبغداد روی داوا با مانج گردنی دو سرکد دیاری گروپ چکدارکان عراق لان امریکا و روشه که برای چه دبات سپاس بەیانیتان باش بێگومان ئەم بارودۆخەی کە دروست بووە لە ئەنجامی هەڵسوکەوت و سیاسەت و کردار و ڕەفتارەکانی ئەو گروپە چەکداریانن کە بە محوەری مقاومە ناسراون گروپی چەکداری توندڕەون سەر بە سیاسەتی دەوڵەتی ئێرانن ئەوان پاپشتیان دەکەن بۆ ئەوەی لە جیاتی دەوڵەتی ئێران شەڕ لە ناوچەکە بکەن بێگومان تەسەڕوفاتی ئەم گروپانە بارودۆخەکە زۆر ئاڵۆز دەکا چونکە دیارە دەیانوێش ناوچەکە برەو ئاڵۆزی زۆرتر بڕووە لە وجود و بوونی ئەمریکا لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواویتی بدەن لە دەریا لە دەریای سوور لە حوسیەکان هێرش دەکەن لە شوێنی تر لە سووریا لە عێراق حدودی مەترسیدارترین لەو هێرشانە کە ئەم کاردانەوە خێرانەی لێ دروست بوو هێرشەکانی ئەم گروپانەیە ئەم گروپە توندڕەوانەیە لە سنووری سووریا و ئوردن کە ئەمە بەیەکێک لە بەزاندنی هێڵی سوور دادەندرێ لە هێرشکردنە سەر بەرژەوەندەکانی ئێران و هەتا وڵاتانی وەکو ئوردنیش ئەمە ترسی لای وڵاتانی تری ناوچەکەش دروست کردووە بە تایبەتی وڵاتە عەرەبیە سونیەکان کە گروپەکانی سەر بە ئێران سبەینێ دەتوانن بە هەمان شێوە هەر بنکە و ناوچەیەک بیانێ هەر شوێنێک بیانەوە دەتوانن بردمانی بکەن لە ڕێگای بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و ئەو جۆرە چەکەی ئێستا بۆ یەکێک لە مۆدێلە تازەکانی شەڕ پێکردن هێرش پێکردن کەواتە بەگشتی وا دەبینین ئەم سیاسەتەی ئەم کردەوانەی ئەم گروپانە دەیکەن ناوچەکە بەرەو ئاڵۆزی زیاتر دەباتن کەواتە نابینی لە ئێستادا بازنەی تۆندۆتیژی و بازنەی بێگومان خراپبوونی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرکو دەچێت فراوانتر دەبێت لە ئەمریکا چ دەگوترێت سەبارەتی ئەم هێرشە بەڵێ ئەوەی لە ئەمریکا دۆخی ئەمریکا ناو ئەمریکا تۆزێک جیایە لەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرە بەڕاستی لە ناوخۆی ئەمریکا قسەکردن هەڵوێست لەبارەی وەڵامدانەوەی ئێران ئەو هێرشانەی بە ناوی ئێران گروپەکانی سەر بە ئێران دەکرێتە سەر بەرژەوەندەکانی ئێران ئەمریکا و سوپای ئەمریکا دوو جۆر هەڵوێستەیە یەکێکیانەوەیە کە کۆماریەکان ئێستا قیادەی دەکەن توندن لەگەر ئەوەن کە بە توندی وەڵامی خودی ئێران بدرێتەوە نەک تەنیا ئەو گروپانەی کە بە ناوی ئێرانیان بە پاپشتی ئێران کار دەکەن ئەوانی تر کۆماریە دیموکراتەکانن کە هەمیشە لە سیاسەتەکانیاندا پشت بە چارەسەری دیبلۆماسی دەبەستن ئەوانیش لەگەر ئەوەن کە وەڵامی ئەم گروپانە بدرێنەوە نەک ڕاستەوخۆ ئێران کەواتە جۆرە دابەشبوونێک لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا هەست پێ دەکرێت لە مەبدەئیەن لەگەر ئەوەن وەڵامی ئەم گروپانە بدرێتەوە لێیان بدەن چکە ئەمە خەتەرە لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا بەڵام بە دوو شێواز و جۆری جیاواز یەکەم گوتمان کۆماریەکان لەگەرەوەن ڕاستەوخۆ لە سەری کێشەکە بدرێت کە ئێرانە کۆماریەک دیموکراتەکان پێیان وایە دەبێت لەم گروپانە بدرێن کە سەرچاوی هەڕەشەکانن یان وەکو ئەدات و ئامرازێک لەلایەن ئێرانەوە بەکاردێن کەواتە غازی پێت وایە هێرشەکانی ئەمریکا فراوانتر بێ کاریگەرتر بێ تونتر بێ یان لەمایە دەوەستێت من پێم وایە ئەمریکا بە تایبەتی ئێستا بەرەو هەڵبژاردن دەچێت دیموکراتەکانیش
پێویستیان بەوەیە هەندێک ئەم کارتە بەکاربێنن بۆ وەکو پرۆسەی دەنگدان، وەکو کارکردن و فشارێک و بۆکردنەوەی دەنگ ڕەنگە پێویستیان بەوەی بی ئەوانیش وەڵامدانەوەکان فراوانتر بکەن، ئەو گروپانە لیان بدەن. ئەم شەو لە ناو بەغدا ڕوویدا، ئەوە نیشانەی ئەوەیە ئەمریکا ئەگەر بیەوێ نەک لە بارەگای ئەم گروپانە دەتوانێت لە شخصی ئەو بەرپرسانە بدە هەر بەرپرسێکی کە ئەوان گومانی لێ بکەن یان بیانەوێ لە ناوی ببەن، دەتوانن لە هەر شوەیەک بی لە هەر شوێنێک خۆیان بشارنەوە. وەکو ئێستا کە دەبینین ئیدعای ئەوە دەکەن کە بەرپرسی ئەم گروپانە لە شوێنی جیاجیا ڕایان کردووە خۆیان دەشانەوە، بەڵام زانیاری هەواڵگریەکانی ئەمریکا دەتوانێت بیان دۆستەوە کۆی ئەم شەو ڕوویدا لە سارەیەک بدەن لە ناو گەڕکێکی بەغدا لە هەر شوێنێک بیانەوە. کەواتە وەکو گوتم بەگشتی جەوی هەڵبژاردن پێویستی بەوەیە کە ئەمریکا درێژە بە وەڵامدانەوەی ئەم گروپە چەکدارانە بدات. بەڵێ کەواتە لە عێراقیش خواستێکی جدی هەیە بە تایبەتی لەلایەن گروپە چەکدارەکانەوە کە داوا لە حکوومەتەکەن هەڵویستێکی جدیتر لەمەی ڕابردوو بگرنە بەر بە تایبەتی بە حکوومەتی عێراق بکێشانەوەی ئەمریکا. دەزانی بەڕاستی ئەگەر باسی عێراق بکەین، عێراق وەکو دەوڵەت نەما ئێستا عێراق حکوومەتێکە ئیدارەیەکە گروپە چەکدارە تونڕەوەکان بەڕێوە دەبن. حاکمی حەقیقی لە عێراق دەوڵەتێکی دەستوری و قانونی نییە، گروپێکی چەکدارین مجموعەیە خڕکن کە ئەوانیش سیاسەتی دەوڵەتێکی دەرەشی وەکو ئێران جێبەجێ دەکەن. ینی وەکو دەوڵەت، وەکو هەیبەتی دەوڵەت، وەکو سەروەری دەوڵەت، وەکو دەستور، بەڕاستی عێراق ئەم بنەمایانەی لەدەست داوە نەیماوە. ئەوەی عێراق بەڕێوە دەبە گروپەکانە، ئەوەی کە دەکرێت حتا هەندێک لە سیاسەت و لێدوانەکان و خیتابی حکوومەتی عێراقی خیتابێکی زۆر شەرمنانەیە، یان خیتابێکە بۆ ڕازیکردنی کەمکردنەوەی زەخر لەسەر خودی حکوومەتەکە نەک چارەسەری کێشەکان. ینی ئەو تەسەڕوفانەی حکوومەتی عێراقی دەیکە بەڕێی من تەسەڕوفی وەکو پێویست نین، چارەسەر نین، چونکە حکوومەتەکە خۆی وەکو حکوومەت دەسەڵات و یاسای لە دەستنیە بۆ جێبەجێ هێزیشی نییە. سوپای عێراقی ئەوەندەی گروپە چەکدارەکان دەوریان هەیە دەتوان کاریگەری غازی دەرەنجامە کاربەدانە شۆپینی لە دەمێن بێدا بڕێز غازی حەسەن شەڕۆبەکاری سیاسی لە مەنیسۆتا لە ئەمریکا گەلمە بۆ ڕۆژێکی خۆش.